کاتتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەفپەیوینێکی تایبەت وەکراوەدا لەگەڵتانە بم بۆ قسەکردن لەسەر ئەو پێشکەوتنانەی کە هەرێمی کوردستان بەخۆیەوە بینیوە و هەروەها ئەو هەوڵانەی کە هەرێمی کوردستان ئەیداد بۆ کرانەوەی بەڕووی جیهاندا لە چەندین بواری پێشکەوتوودا لەگەڵ وڵاتانی پێشکەوتوو بە هەمان شێوە. ئەمڕۆ شاندێکی گەورەی وەبەرهێنان و کۆمپانیا گەورە جیهانیەکان کە لە شانشینی سعودیەوە هاتوون سەردانی هەرێمی کوردستانیان کرد لە دیبەی تێکدا لەگەڵ بازرگانان و سەرمایەداران و وەبەرهێنەرانی کوردستان پردێکی پەیوەندیان دروست کرد چونکە ئەوان چاویان لەو ژینگە ئارام و سەقامگیرەیە کە لە هەرێمی کوردستاندا هەیە و ئەو هەوڵانەی کە هەرێمی کوردستان ئەیداد بۆی کە پەیوەندیەکی تونند و تۆڵ دروست بکە لە بوارەکانی نەوت و گاز و هەروەها تەکنەلۆژیا و هەروەها وزە نوێبۆوەکان چونکە ئامانجی جیهانە بە هەمان شێوەش هەرێمی کوردستان هاوتەریب لەگەڵ ئەو ئامانجانە دەیەوێت پێشکەوتن بکات لەو بوارانەدا بۆیە لە هەرە کۆمپانیا گەورەکانی سعودیە سەردانی هەرێمی کوردستانیان کرد. ئێمەش بە دەرفەتمان زانی کە لەم چاو پێکەوتنەدا ئەزمموی سعودیەکان و شانشینی سعودیە لەگەڵ ئەواندا ئاڵوگۆڕ پێ بکەین و باسی بکەین تا بتوانین لە هەرێمی کوردستان و بەرهێنانیان لەگەڵدا بکەین. بۆیە ئەمێ بە کورتی باسیەوە بکەین کە سعودیە وڵاتێکی پێشکەوتووە بە تایبەت وەکو یەکێک لە ئەندامانی ئۆپێک پلاس کە لە بواری نەوت و هەروەها بڕیاردەرە لە وزەی جیهانیدا. ئەمە گرنگە بۆ هەرێمی کوردستان. بەرهەمی ناوخۆی سعودیە لە ئاستێکی زۆر بەرزدایە کە 1.27 تریلیۆن دۆلارە ساڵانە کەواتە ئەشێت هەرێمی کوردستان سوود لەم ئەزمونە ببینێت کە بتوانێت لە داهاتووە ژێرخانێکی پتەوی ئابووری بنیاد بنێت. بۆیە هەمیشەمە ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستان بۆجا لەگەڵ سێ خاوەن کار و بەرهێنی گەوری سعودی دانیشتم گفتوگویان لەگەڵاکەم سەبارەت بەم بابەتانی کە باسمان کرد. پێم خۆشە سەرەتا بیان ناسێنم کە هەریەک لە بەڕێزان دکتۆر محمود بەڕاک کە بەڕێوەبەری هەرێمی کۆمپانیای CAC عەرەبیەیە کە لە بواری نەوت و گازدا کار دەکەن. تەمەنی کۆمپانیەکان تەمەنێکی دوور و درێژە و لە ئێستا لە ئاستێکی باڵادان و هەروەها بەڕێز مهندس تورکی سعدون کە ئەویش بەڕێزیان بەڕێوەبەری جێبەجێکاری هەمان کۆمپانیان CS و هەروەها بەڕێز مهندس نەواف گومەیری لە کۆمپانیای سیبکۆ هاتوون کەوانیش لە بواری وزە نوێبۆوەکانە کارەکەن و بوارەکانی کۆمپانیەکانیان بەرفراوان کردووە. بە خێراتنی هەریەک لە بەڕێزانەکەم بەخێر بن سەرچاو خۆشحاڵ بووین کە لە هەرێمی کوردستانەوە هاتوون و ژینگەی هەرێمی کوردستانە بینن بۆ کارەکانتان. زۆر بەخێر بن. دکتۆر محمود بەڕاک لە جەنابتانەوە دەست پێ بکەم. پێم خۆشە باسێکی کارەکانی کۆمپانیاکەتان بکەن. چەندین ساڵە ئەزمونێکی گەورە و گرانتان هەیە لە بواری نەوت و گازدا. چیتان کردووە بۆی گەیشتونەتە و ئاستی کە ئێستا سعودیە توانیوێتی سوود لە کارەکانی ئەوە ببینێت و بگاتە و ئاستە ئابووریە گەورەی کە هەیەی؟ شكرا جزيلا والله يعطيك العافية على تحت هذه الفرصة. لا شك إقليم كردستان زۆر سپاستان دەکەم. خوای گەورە پایدارتان بکات بۆ ئەو دەرفەتەی کە بۆتان ڕەخساندین. بێگومان هەرێمی کوردستان و بە تایبەتی هەولێر پێگەیەکی گرنگیان هەیە. هیوادارین ئەم دیدارانە دووبارە ببنەوە. کۆمپانیاکەمان تایبەتمەندە لە بواری نەوت و گاز و خزمەتگوزاریەکانی بواری نەوت و کەرتی پیشەسازیە نەوتیەکان. بێگومان گواستنەوەی ئەو ئەزمونە گرنگەی کە ئێمە چەندین ساڵە کۆی دەکەینەوە لە وڵاتەکەی خۆمان و لە پەیوەندیمان لەگەڵ کۆمپانیا بیانی و نێودەوڵەتیەکان چەندین کۆمپانیای جیاواز هەن کار دەکەن. کۆمپانیای ئارامکۆ پێشەنگی کۆمپانیاکانە لە بواری نەوتدا. بێگومان بوونمان لێرە لەگەڵ دەستەی وەبەرهێنانی سعودی و دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان و هەولێر زۆر گرنگە و ئەوان هیچ کەم و کورتێکیان نییە و لەگەڵمان بوون. خواستمان هەیە هاوبەشی ناوخۆیی بدۆزینەوە لە ڕێگەی دەستەی وەبەرهێنانی کوردستان بە تایبەتی لە هەولێر. ئێمە چاومان بە پارێزگاری هەولێر کەوت و چاومان بۆ بازرگانانە کەوت کە لە بواری نەوت و گازدا کار دەکەن. پشتیوان بەخدا ئامانجی سەرەکیمان ئەوەیە بەرهەمهێنان بکەین و ئەو ئەزمون و شارەزایی هەمانە بیگوازینەوە. پشتیوان بەخوا پارێزگای هەولێر پێشەنگ دەبێت لە پێشخستنی سەرجەم کەرتەکان بە تایبەتی نەوت و گاز و کەرتی خزمەتگوزاریە نەوتیەکان و گواستنەوەی شارەزاییەکان. پشتیوان بەخوا هیوامان هەیە لەگەڵ براکانمان کە تایبەتمەندن لە بواری نەوت و گاز بە یەکەوە دیداری دیکەی دووەم و سێیەم بە دوای ئەم دیدارە تابێت. پشتیوان بەخوا ئەمە سەرەتایەکە و دەبێتە خاڵی دەستپێک بۆ هاوبەشی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەی وەبەرهێنان لەگەڵ بازرگان و وەبەرهێنەرەکانی بواری نەوت و گاز. چونکە بێگومان ئەو کەرتە لە کەرتە هەرە گرنگەکانە. هەولێریش دەتوانێت سەرجەم کەرتە جیاوازەکان لە ئامێز بگرێت
نەک تەنیا لە بواری نەوت و گاز. في كافة القطاعات ليس فقط في قطاع النفط والغاز. زۆرمان پێخۆشە بەو هیواین. سەردانەکەتان چۆن بۆ ئەمڕۆ دیبیتەکە چۆن بۆ مهندس تركي؟ أول شغلة ودي أذكرها، ودي أشكركم على حسن الضيافة. الملتقى كان جدا جميل ومرتب صراحة بحضور الترتيب. سرەتا دەمەوێت سوپاسان بکەم بۆ ئەو میوانداریە جوانە. لە ڕاستیدا دیدارەکان زۆر گرنگ بوون لە نێوان لایانی سعودی و لایانی هەرێمی کوردستان. ئەمان زمان ڕوونە. ئێمە کە هاتوون وەک برا و دراوسێ هاتوین. ئامانجەکە تەنیا بازرگانی نییە، بەڵکو مرۆیی برایەتیە لە نێوان سعودیا و ئێوەدا. ئێمە کە هاتوین بۆ وڵاتەکەتان و هەرێمی کوردستان و بەتایبەت هەولێر پەیامێکی ڕوونمان پێیە. پەیامی دەسەڵاتی سعودیە بە پێشەنگی مەلیک سەلمان، خوای گەورە تەمەندرێژی بکات. هاتوین هەموو دەرفەتەکان پێشکەش بکەین کە لە سعودیا هەن، لەو بوارانەی کە پێشەنگی کارکردنن لە کەرتە جیاوازەکان. دیدارەکەمان لەگەڵ برایەکانمان لە وەبەرهێنانی هەرێمی کوردستان زۆر باش بوون. بە هەر شێوەیەک پێویست بکات هاوکار دەبین. ئەمە سەرەتا بوو بۆ دۆستایەتیمان. ئەمان زمان گواستنەوەی ئەزمون و شارەزاییەکانە. دەمانێت وەبەرهێنان لە کەرتە جیاوازەکانی هەرێمی کوردستان بکەین. پشتیوان بەخودا دەبینە هۆی کرانەوەی دەرگای خێر و بەرەکەت لەسەر هەرێمەکەتان. خەڵکی هەرێمی کوردستان کار لە پرۆژە جیاوازەکان دەکەن. کاری ئێمە تەنیا لەگەڵ سەرمایه‌دار و وەبەرهێنەران نییە. ئێوە سەرمایەکی باشتان هەیە و سوپاس بۆ خودا. ئێمە ئامانجەکەمان ئەوەیە جێپەنجەی خۆمان جێبهێڵین وەک برایەک و وەک دراوسەیەک. پشتیوان بەخودا ئەوە دەبێتە ڕاستی و لە داهاتوودا کارگە و دامەزراوی گرنگ لێرە بنیاد دەنێن. بإذن الله تشوفون واقع يكون عندنا مصنع إن شاء الله تزورينا فيه بإذن الله. پێم خۆشە پاشتر باسیەوە بکەین کە پلان و پرۆژەتان چییە بێ لە داهاتووە، بەڵام هەندێک بابەتی دیکە هەیە کە قسەی لەسەرکەین لەگەڵ بەڕێز نەوافیش ئوستاز نەواف. ڕاو بۆ چوونی ئێوە چی بوو لەسەر ئەم دیبیتی ئەمڕۆ کردتان لە کاتێکە کۆمپانیاکەی ئێوە تەمەنێکی دوور و درێژی هەیە لەو بوارەیەوە، ئێستاش کارەکەن بۆی کە لە ئاستێکی پێشکەوتنە کار بکەن لە بواری وزە نوێ بووەکانە کە ئەمە ئامانجی سەرەکی هەموو جیهان بۆی کە ژینگەیەکی پاکمان هەبێ. ئێوە ئەو دەرفەتتان بینی لە هەرێمی کوردستان؟ أول شيء نشكركم على إتاحة الفرصة لنا. سەرەتا سوپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتە کە باشداریمان کرد. پشتیوان بەخوا دیدارێکی گرنگ دەبێت بۆ باسکردنی ئەو کۆبوونەوانەی کە لەگەڵ بەرپرسان و بازرگاناندا کردومانە. ئێمە کۆمپانیایەکی تایبەت بە بواری وزەی کارەبا و وزەی نوێبووەمان هەیە. ئەزمون و سەرکەوتنەکانمان لە سعودیە و وڵاتانی کەندا و لەگەڵ کۆمپانیا گەورەکانی وەکو کۆمپانیای سعودی بۆ کارەبا و کۆمپانیای ئارامکۆ و کەرتەکانی دیکەی کارەبا بەرچاون. ئەو دەست پێشخەریە کە لە نێوان سعودیە و عێراق و هەرێمی کوردستاندا کراوە بۆتە هۆی کۆکردنەوەی پیاوانی خاوەنکار و سەرمایەدار و بەرپرس. بە پشتیوانی خوددا ئەمە ئەنجامێکی باشی دەبێت و دەگاتە ئەوەی ببێتە ڕێکەوتن و هاوبەشیکردن لەگەڵ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان بە پشتیوانی خوددا دەبێتە شوێنێکی پێشکەوتوو لە ڕووی تەکنەلۆژیا و کارەبا و زۆر بواری دیکەوە. هەموو ئەمانەش دەبنە هۆی پێشکەوتنی کەرتی گەشت و گوزار وەکو ئەوەی کە هەرێمی کوردستان لە ناوچەکەدا پێی ناسراوە و بەناوبانگە. پێشتر سەردانی هەرێمی کوردستانتان کردبوو یاخود ئەمە یەکەم جار بوو کە سەردان بکەن ئێوە؟ ڕاستیەکەی ئەمە یەکەمین جارمە. بەنسبەت ئێوەشەوە هەر بە هەمان شێوە یەکەم جار بوو؟ من ئەمە دووەمین جارمە سەردان دەکەم. چوومەتە شوێنە گەشتیاریەکان. شوێنێکی گەشتیاری جوانتان هەیە، دەکرێت ببێتە ڕوویەکی گەشتیاری بۆ هەموو جیهان. هەرێمی کوردستان چۆن بوو بەنسبەت ئێوە؟ المناخ جميل جدا يعني أمانة تفاجأنا. کەشوهەواکە زۆر جوان بوو. بەڕاستی سرم سوڕما لەو کەشە جوانە. کەشێکی سارد و باراناوی هەبوو. کەمتر نییە لە کەشوهەوای لەندەن. پندێک هەیە دەڵێت ئاو و سەوزایی و ڕووخۆشی خەڵک گرنگە. ئەو سیانە لێرە هەن. لێرە ئاو هەیە، سەوزایی هەیە و ڕوویەکی خۆش و جوانی خەڵکیش دەبینین. هەموو ئەو شتانە لێرە هەن کە دەرونی مرۆڤ دەیەوێت. كل ما هو جميل ويسر الخاطر ويسر النفس أمانة. بۆ هیواین کە بچنە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستانیش شاخە بەرزەکانی هەرێمی کوردستان ببینن، چێژی لێ ببینن. ئێمە هەمیشە وەکو کورد میوان دۆستین بۆ ئێوە بەخێر بن.
حەزەکەم باسی ئەوە بکەین کە ئێوە چه هاوکاریە کراون وەکو حکوومەتی سعودیە چی کردووە بۆ وەبەرهێنەران تا بگەنم ئاستەی ئێستا ئوستاذ ترکی. نعم في هذا المنطلق يعني هو التعاون لەم ڕوانگەیەوە هاوکاری و هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێم خواستێکە کە هەستی پێدەکەین. ئەو خواستە لەلایەن میوان و بازرگان و وەبەرهێنەرانەوە هەیە. بەڵگەش ئەبەیە کە ڕێگامان گرتوۆتە بەر. لایەنی هەرێمی کوردستانیش ئەو هەنگاوە بە هەند وەردەگرێت و خواستەکانمان دەگۆڕێت بۆ پلان و بەرنامە و جێبەجێکردن. هەرێمی کوردستان سوودی لێوەردەگرێت پشتیوان بەخودا. وإن شاء الله يفيد الإقليم بإذن الله. ئینشاءالله پێمان خۆشە بێ. ئەوەی ئێستا جیهان ئیشی لەسەرەکە ئوستاذ نەواف ئەوەیە کە ڕوو بکاتە وزەی نوێ بووەوە. چۆن ئەتوانن ئەمە پەرە پێ بدەن لەسەر ئاستی جیهان واتە لە هەموو وڵاتانی جیهانە و کوردستانیش سوود لە ئەزمموی بەڕێستان وەربگیرێ و ئێوەش بە هەمان شێوە سوود لە ژینگەی کوردستان ببینن بۆی کە بتوانن پەرەپێدانی زیاتر و بەرهێنانی زیاتر بکەن. نعم من ناحية مجال الطاقة الشمسية والطاقة المتجددة بخبرات بەڵێ کەرتی وزەی کارەبا و کەرتی وزەی نوێبووەوە دەرفەتی پێداوین لەگەڵ کۆمپانیا بیانیەکان و کۆمپانیا گەورەکانی جیهان سەرکەوتن بەدەستبێنین لە بواری بەرەمهێنانی وزەی خاوێن لە سعودیە. ئەمە ئامانجی هەموو جیهانە، هەمووان کار لەسەر ئەوە دەکەن وزەیەکی خاوێنیان دەست بکەوێت. لەو بوارەدا کۆمپانیا پێشەنگەکانمان سەرکەوتنیان بەدەستێناوە. کۆمپانیا بیانیەکانیش هاوکارمان بوون لە بنیاتنانی تۆڕێک بۆ بەرەمهێنانی وزەی خاوێن لە سعودیە. ئێمە پشتیوان بەخوا دەمانەوێت لە ڕێگەی ئەو دیدارانەی هەمان بوون لەگەڵ براکانمان لە عێراق و هەرێمی کوردستان پەرە بەو بوارە بدەین. وزەی نێبووەوە و وزەی خاوێن لێرە بەرهەم بهێنین. کەش و هەوای هەرێمی کوردستان زۆر لەبارە بۆ ئەوەی پرۆژەی لەم شێوەیە بنیاد بنرێت. دەستپێشخەری گرنگ و پێویستن لەلایەن ئەندامانی ژووری بازرگانی و ئیدارەی ئێرەوە. ئاسانکاریمان بۆ دەکەن بۆ ئەوەی کۆمپانیا سعودیەکان لێرە وەبەرهێنان بکەن. ئەمە شتێکی دڵخۆشکەرە بۆ ئێمە. بە پشتیوانی خوددا دەبێتە بنیاتنانی ئایندەیەکی جوان بۆ هەرێمی کوردستان. هذا شيء مبشر إن شاء الله بإذن الله عز وجل، وإن شاء الله نرى هذا الشيء قريبا مستقبلا في إقليم كردستان إن شاء الله. زۆر باشە. کۆمەڵێک لە کۆمپانیا گەورە جیهانیەکان لە هەرێمی کوردستان وەبەرهێنانەکەن لە بواری نەوت و گازدا و کێڵگەی زۆر دەوڵەمەندمان هەیە لە بواری نەوتدا. ئێوە بیرتان لەوە کردوتەوە کە ڕاستەوخۆ بتوانن وەبەرهێنان بکەن لە بواری نەوت و گازی هەرێمی کوردستانە، چونکە زانین هەرێمی کوردستان توانیوێتی پشت ببەستێ بە کەرتی نەوت و گاز و هاوشان لەگەڵ هەمە چەشنکردنی داهات. بەڵام وەکۆزان کە لە عێراق زۆر پشت بە داهاتی نەوت بەستراوە. بۆ هەرێمی کوردستانیش ئەتوانن ئێوە پەیوەندیەک دروست بکەن و بەرهێنان بکەن لەو بوارەدا؟ لا شك في قطاع النفط والغاز وقطاع الخدمات النفطية وقطاع الصناعة. بێگومان لە کەرتی نەوت و گاز و پیشەسازی نەوتدا بە تایبەتی هەولێر و هەرێمی کوردستان هۆکاری یارمەتی دەرهەن لەو بوارەدا، بە تایبەتی لە پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ. بێگومان عێراق بە گشتی و هەرێمی کوردستان و هەولێر بە تایبەتی پشت بە فرۆشتنی نەوتی خاو دەبەستن. ئەوەش بە بەرزکردنەوەی ئاستی بەرەمێنانی نەوت لەلایەن کۆمپانیاکان. ئەوە پێویستی بە وەبەرهێنانی زیاتر لە ژێرخانی ئەو کەرتەدا هەیە، کەواتە پێویستی بە وەبەرهێنەر هەیە بۆ ئەوەی ئەو کەرتە پێش بخەن. بێگومان هاوبەشی ناوخۆیی لەگەڵ وەبەرهێنەرە ناوخۆیەکاندا گرنگە لە بواری کەرتی نەوت و گاز. ئەوە زۆر گرنگە. پێم وایە وەبەرهێنان لە ژێرخانی کەرتی وزەدا گونجاوە بەهۆی ئەو ئاسانکاریە یاسایانەی کە هەیە و ئەو سەرمایەی لە بەردەستدایە. بێگومان هەولێر شارێکی جوانە، دەتوانێت کاری گەورەی تێدا بکرێت. دەکرێت ئەوە بکرێتە استراتیژی نەتەوەیی بۆ ئێوە بۆ ئەوەی ببێتە هۆی زیادکردنی سەرچاوەکانی داهات. من كفاءة الإيرادات الدولة والاعتماد على المصادر الداخلية پێم خۆشە بەو پێیکە ئەزمونێکی زۆر و پڕتان هەیە لە بواری نەوت و گازدا. زۆر بە کورتی پێم بڵێن داهاتووی نەوت و گاز بە تایبەت نرخی نەوت لەم دۆخەی ئێستادا ئەگاتە چەند؟ ئایندەی ڕوونە یاخود پێویستەکە کە بازاڕەکان نەوتێکی زیاتری بۆ بچێتە
بۆ بڕوات واتە لە ئاستێکی باڵادا لە ئاستێکی بەرزدا ئەمێنێتەوە نرخی نەوت یاخود دابەزین تۆمارەکات پێم خۆشەوە بە دەرفەت ێزام ئەو پرسیارە بکەم چونکەوە ئەزمونتان هەیە. بحكم بالنسبة لأسعار النفط، أسعار النفط متعلقة بالأحوال السياسية العالمية. بەپێی ئەوەی باست کرد نرخی نەوت گرێدراوی گۆڕانکاریە سیاسەکانە. هەموو وڵاتانی بەرهێمێنەری نەوت هینا و ئۆپیک و دەرەوەی ئۆپیک بە سعودیاشەوە بە دوای سەقامگیریدا دەگەڕێن. ئێستا دەرفەتێکی جیهانی هەیە کە دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخەکان، بەڵام ئەوە نرخی نەوتە دەکرێت دابەزینیش تۆمار بکات چونکە بازاڕە. کارگە و دامەزراوەی گەورەکان هەن پشت بە نەوت دەبەستن، ئەوان بە دوای سەقامگیری نرخدا دەگەڕێن. ئێمەش وەکو بەرهێمێنەری نەوت بە هەمان شێوەی سەقامگیری بازارمان دەوێت. احنا اللي نتمناه بصراحة شخصيا جميع الشركات نبحث عن الاستقرار السعري للبترول. کەواتە پێتان وایە بۆ ئەم ساڵ لە ئاستی $67 ئەمێنێتەوە یاخود ئەتوانین بڵێن بە تێکڕای ساڵەکە لە $60 کەمترە بێتەوە نەوت لەسەر ئاستی جیهان یاخود نا بەس بە کورتی وەڵام بنەوە سپاس. نعم يعني ما حد يقدر ينجم المستقبل. بەڵێ هیچ کەس نییە بتوانێت داهاتوو بخوێنێتەوە، بەڵام نرخی نەوت دەکرێت زیاتر دابەزێت لەو ئاستەی ئێستا تێیدایە. الأرقام أقل من الأرقام اللي احنا قاعد نتداولها الآن. زۆر باشە. ئەگەر بکرێت هەر یەکێکتان بە کورتی لە بەروی کاتی هەفەیڤینەکەمان کۆتایی بێت سوپاستانەکەم پێمان بڵێن کە پرۆژە و پلانتان چییە بێت لە ئایندەدا بۆ هەرێمی کوردستان. ئوستاز نەواف لە بەڕێستەوە دەست پێ بکەم. نعم بالنسبة لخطوطنا الآن احنا پلانی ئێمە لە ئێستادا ئەوەیە کە لەگەڵ بەرپرسان و کەسانی پەیوەندیدار و خاوەن بەرژەوەندی لە بواری وەبەرهێنان و پیشەسازیدا لە وەزارەت و دامەزراوەکان لە بواری کارەبا و وزەدا کۆبینەوە. ئامانجەکە ئەوەیە وەبەرهێنەری سعودی ڕوو لە هەرێمی کوردستان بکات بۆ وەبەرهێنان. پشتیوان بە خودا هەنگاوی دیکە لە ئاستی گەورەتر و لە ئاستی تیمی کارکردین دەنێن لە عێراق و هەرێمی کوردستان بۆ ئەوەی بزانین دەرفەتەکان کامانن، ناوچە بە ئامانگیراوەکان کامانن کە دەتوانن لە سەرتاوە دەست بەکار بکەین تێیاندا. ئێمە ئامادەین بۆ هەر هاوکاریەک و سوورین لەسەرەوەی لەسەر ئەو کارانەی کە لێرە دەکرێن و دەمانهەوێت بەردەوامیان پێ بدەین. ئەوەش دەرخەری خواستی سەرکردایەتی سیاسی ئێمەیە لە سعودیە. شانازی بەوە دەکەین کە خواستیان هەیە ئەزمون و کاری خۆمان بۆ براکان و دۆستەکانمان و خەڵکی عێراق و هەرێمی کوردستان بگوازینەوە. والأهل في جمهورية العراق وإقليم كردستان. إن شاء الله زۆر سپاسانەکەین. دکتۆر محمود بە کورتی پێمان بڵێن پلان و پرۆژەتان چیە بێ لە هەرێمی کوردستان؟ إن شاء الله پشتیوان بەخوا ساڵی 2026 یەکەمین سەرکەوتنی ئێمە دەبێت لێرە و پەیامێکی گرنگ و جوان دەبێت بۆ کەرتی نەوت و گاز لەلایەن کۆمپانیەکانی بواری نەوت و گازە سعودیا بۆ هەرێمی کوردستان. ئێمە یەکەمین کۆمپانیای سعودی دەبین کە بە ئامانجی پێشخستنی کەرتی پیشەسازی نەوت و گاز کار دەکەین و سەرنجمان لەسەر قۆناغی ساڵی 2026 دەبێت بۆ بنیادنانی کارگەی گازی نایترۆجین و ئۆکسجین و گازەکانی دیکە پشتیوان بەخدا. غاز النيتروجين وغاز الأكسجين والغازات الأخرى إن شاء الله بإذن الله. إن شاء الله. إن شاء الله. زۆر پێم خۆش بوو من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ بەڕێستان ئەمڕۆ گفتوگویەکمان کرد بە هیوای ئایندەیەکی گەشت باشتر لە هەرێمی کوردستان و گەشتێکی باش و سەرکەوت و پڕ ئەنجامتان هەبێت لە هەرێمی کوردستان. دووبارە زۆر سپاس بۆ ئێوە. دەستان خۆش بێ زۆر سپاس. بەڵێ بەڕێزان ئەمەش کە ئێستا هەرێمی کوردستان پەیداتێت دەبڕێت شۆڕشێکە بەرەو پێشکەوتنی زیاتر شۆڕشێکی ئەتوانین بڵێن پیشەسازی و وەبەرهێنانە لە بوارە جیاوازەکاندا کە ئەتوانرێ ببێتە ژێرخانێکی پتە و گرنگی ئابووری بۆ ئایندە بۆ کوردستانێکی بەهێزتر. سپاس کە بینەر و بیسەر بوون.